خاڵی دووهەم ئەوەیە ئێمە کە باسی تەکفیرەکەین عادەتەن ئەڵێن تەکفیر ئەبێ ئەوەمان لەبەرچاو بێ تەکفیرێک هەیە پێوترە تەکفیری مطلق ئەمە باسی ڕێساکە ئەکەین ئەم یاسا و ڕێسای شەرعە کە ئەڵێن ئاوا ئەیگرێتەوە بۆ نمونەوان هێنای وتمان بۆ نمونە ئەڵێن ئەگەر هاتوو کابرا لە کاتی لێخوڕینی سیارەیە سایە قەیان ئەوەی تەنیشتی کە دانیشتووە لە نەرویج ئەگەر قایشەکەی نەبەست بوو $100 غەرامەیەتی ئەمە حکمی عامی کردەوەکەیە بەڵام ئەگەر ویستمان حکمێک لەسەر یەکێک بدەین کە قایشەکەی نەبەستووە ئەتوانێ و کاتە دیفاع لە خۆی کا بڵێ من لەو کاتە خەریکی بەستنی بووم یا ئەم کردەوە یان ئەمیز بە بەگ بگەڕێمەوە مثلا یەکێک لەوانە حجەیەوە توانێ بچێتە دادگا ئەمەیان بسەلمێ ئەمەیان هیەکەم پێوترێت تەجریم الفعل دووهەم پێوترێت تەجریم الفاعل بەنسبەتی یاساوە هیەکەم بریتیە لەوەی کە تەکفیری مطلق بریتیە لەوەی حکمە شەرعیەکە کە هەمانە دەقە شەرعیەکەی لێی سەر چاوەڕوونین کە دەقێکی شەرعی صریح الدلالەیە واتە حکمە شەرعەکە عندكم من الله برهان واضح ڕون و ئاشکرایە لە لامان ئەم حکمە ئەهێنینە سەر ئەو هۆکارەی کە بووە بە هۆکاری کوفرەکە يعني قاعدەیەکی اعتقادية أفرمي هو الاتيان بقول مكفر أو فعل مكفر أما السبب واتا قفتارج كفرين كردارج كفرين دركوت ودقيق شمانيك الشمولي أماك حكمك دير تسر أما يكا ألين هركسك وايود كفري كردوا هركسك أو إشي نكرد كفري كردوا أما يكا بيوتري حكم مطلق بشويتي قشتي أما وقت قالن تكفير المعين كسك بناو بشخص بدياري كراو ألين أما حكمي كفري أدري بسرا أو كاتا أمان بيبسي بويها الروني بكينو طبعا كردوكي كأنجام داوا صريح الدلالية كوا كفري بواحي ليو دركوتوا بچيتا دادگاه هر وكوتمان لأني چي دادگاهي هي برگري لخوي بكا بزانين دادگاه لوي بيسلمينه او زور مهمة دادگاه بيسلمينه چونك او كاتش حكمك نابي ببقر لاوجي وكو استال لاي هندك برا هر زبير يان هر زكار زور ئاسانکاری کەوتۆتە تەکفیر کردنی ئەموو ئەو بەناویش ئەیان هێنێ ئەمە طبعا شتێکی زۆر گەورەیە زۆر هەڵەیەکی گەورەیە نابێ ئینسان واتێکەوێ بۆیە ئەم شەو تەرکیزەکەینە سەر ئەوەی کە ئەڵێن ئەبێ لە ڕووی شەرعیەوە لەسەری ئیسپات بوو بێ لە ڕووی شەرعیەوە لەسەری سەلمێنرابێ کەوا ئەم کابرایەک گومانێکی لێ دەرکەوت یا کابرایەک هاتووە شاهدیان لێداوە یان خۆی اعترافی کردووە کەوا گفتارێکی کوفرینی کردووە یان کردارێکی کوفرینی ئەنجام داوە واتە سەبەبی مکەفیری هەیە سەبەبی کوفرەکەی هەیە ئەو کاتە دێین بزانین ئاخۆ ئەحکامی دنیا دەقە شەرعیەکانمان وەکو ئەم کردەوەی ئەو کامیانەی گرێتەوە ئەمە زۆر مهمە ئاگداری ئەو خاڵە بین